نەجمدین کەریم پارێزگارێک کاردوورخستی یە کەرکووکێ پشتی بجڵتەیە مەژی کەت لە ئەمریکایە جانێ خۆش دەستدا و تەرمێوی بۆ کوردستانی تێڤەگو هەستن. نویسینگەها نەجمدین کەریم بەڵاف کردە لەسەر وەسێتە خودێژێ رازی دکتۆر نەجمدین کەریم تەرمێ ڕێزدار بۆ کوردستانی تێڤەگو هەستن و بە ئاوایەکی دەمکی لە کوردستانی بە ئاخێ تێسپارتن حتاکۆ کەرکووک ئازاد ببە و لەژێر ئەمنیەت و ئارامیە پێشمەرگە دەبە و وێ دەمێ بە ئاوایەکی هەردەمی بۆ باژاری کەرکووکەیە پیرۆز تێبرن. من هاتم سەردانی پەرلەمانی کوردستان بکەم. نەجمدین کەریم دە هەلبژارتنێن ساڵا 2014دا سەرۆکێ لیستەیە کوردستانی بوو و دووان هەلبژارتنان دەژی کوردان کاری بوون 8 کورسیان ژ 12 کورسیان کەرکووکێ بدەست بخن. ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە بۆ ئایندەی کەرکووک. ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە بۆ پێشکەوتنی کەرکووک و قەرەبووکردنەوەی ئەو غەدرەی کە لە خەڵکی کەرکووک کراوە لە ماوەی 35 ساڵی حکومڕانی بەعسەوە. بۆیە من داوا لە هەمووتان ئەکەم خوشک و برایانی خۆشەویست کە بچنە سنووقی دەنگدان دەنگی خۆتان بدەن ئەگەر دراوسێ و پەککەوتەش ئەناسن کە ناتوانن بچن هاوکاریان بکەن بۆی بچن بۆ دەنگدان. ددا خویانیان نویسینگەها دکتۆر نەجمدین کەریم دەهاتیە دەمژمێر 11 شەوێ بدەمە ئەمریکایە کۆچا داوی کردە 28 مەهێ نویسینگەها نەجمدین کەریم بەڵاف کرد چەند ڕۆژان بەری نەها دکتۆر نەجمدین کەریم وەک هەر وڵاتی و مرۆڤێکی ئاسایی ڕوبڕووی جڵتەیە مەژی بوو و ژبەر وێ کەت نەخۆشخانەیە. ئەو پێشوازەی لە ڕەفرەندەم هەیە نەجمدین کەریم دە گشت پرسیە 25 ئەیلونا 2017دا ڕۆلاوی یا مەزن هەبوو دە بڕێوەچوونە پرۆسەیەدا لە پارێزگەها کەرکووکێ. مافی هەموو پێکهاتەکانی کوردستان لە دەستوری تازەی وڵاتی کوردستانە هەمووی بچەس پێ و ڕۆژانەش بەکاربهێنێت. بەشداری عەرب و تورکمانەکان تا چەند گرنگە بۆ ئەمڕۆ؟ بەشداری هەموو کەسێک گرنگە بۆ ئەمڕۆ و هیوادارین ئەمە شاری ئەوانیشە تەنها شاری کورد نییە ئەمە شاری هەمومانە ئێمە هەموو پێکەوە ئەژین لێرە نەک تەنها لە کەرکووک لە مووسڵ لە هەولێر لە دهۆک لە هەموو شوێنێ پێکهاتەی تریشێر ئەمە هەموو لایەکی شیتایە نوێنەری نەجمدین کەریم ژ 2011 حتا 2017 پارێزگاری کەرکووکێ بوو و دوێ دەمێ دەژی پارێزگەها باشوورێ کوردستانی ڤەژاندنەکە زێدە دیت و بفەرمیژی ئالایە کوردستانی لەسەر بارەگەهێن حکومی یەن پارێزگەهێ بلند کرد بوو.